بۆچی ئێستا نەتوانراوە چارەسەری پێ بۆ بکرێت وایە تا چەندە دەتوانن چارەسەرێکی باش بۆ ئەم هۆکارانە بدۆزنەوە لە ڕۆژی جیهانی ژینگەدا و ڕۆژی جیهانی خاکدا زیاتر باسی لێوە دەکەم. میوانێکی بەڕێزم لەگەڵە لە پۆڵەنداوە بەڕێز پێشەنگ هەڵەبجەیی لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبێت. ئەو ئەندامی فدراسیۆنی نەتەوەی گرتوەکانە بۆ کاروباری کەشوهەوا هەروەها سەرۆکی ڕێکخراوی ژینگەی کوردستانە. بەڕێز پێشەنگم کاتت باش. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاکە وە کۆمەڵێک هۆکار هەن بۆ تێکچوونی خاک وەروها مەترسیەکانی بە بیابانبوون لە ئاستی جیهاندا. ئەکرێت باس لە هۆکارەکان بکەن بۆچی جیهان بەم ئاستە گەیشتووە کە مەترسی بە بیابانبوون و تێکچوونی خاک تا ئەم ڕادەیە زۆر بێت. بەڵێ ئەم کاتێک جەنابتان و بینەرانی کوردستان 24 باش و ڕۆژی جیهانی خاک لە هەموو خاک دۆستان پیرۆز بێت. من ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی خۆبەخشانیشە ئەو خۆبەخشانی کە ئەجەنگن لە پێناوی ژینگەیە ڕۆژی ئەوانیش پیرۆز بێت. خاک بابەتێکی زۆر زۆر گرنگە بۆ مرۆڤ ئێمە چونکو ئێمە دوو سەرچاوی ژیانمان هەیە یەکەم ئاو دووەم خاک. لە سەدا 95 ئەو خۆراکانی کە ئێمە بۆ بەردەوامی ژیانمان بەکارگەنی لە خاکەوە سەرچاوی گرتووە و وەکو داتایەک لە ساڵی 2021 زیاد لە 800 ملیۆن کەس لە جیهانە لەژێر ئاستی برسێتین لەبەرەوەی خۆراکی تەندروست و خۆراکی هەوایان نییە و ئەم ڕێژەیە 150 ملیۆن زیاترەوە لە پێش پاندێمیک وەک لە پێش سەرهەڵدانی کۆرۆنا و ئەمە مەترسیی زۆر زۆر گەورەی وەزەنگێکی مەترسیدارە ئێمە کە پێمانەڵێت جیهان لە بەردەم مەترسیەکی زۆر زۆر گرنگایە ئەوی مەترسی ئاسایشی خۆراکە لە جیهانە هەموو ئەمانە زۆربەی زۆری لە پاوەنخوازی مرۆڤ بەسەرەوە وەیەکێ لەو کارە کە ڕووەدا لە ئێستایا پێوترێت گلۆبال کلایمت چێنج گۆڕانی کەشوهەوا کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر خۆراک بەوەی بۆ نمونە لە شوێنێکە لافاڵ ڕۆدا چینی سەرەوەی زەویدا لەگەڵ خۆیان ڕائەماڵێت و هەم ئەو کانزانی کە لەناو خاکایە لەگەڵ خۆیان ئەیبات یاخود سوێریەکان و نایەڵێ دەو شوێنە بە کەڵکی کوشت و کاڵ بێت و سەرنجام خەڵکی ئەو ناوچەیە ناتوانن ژیانیان تیا بەردەوام بکەن و دیاردەیەکی تر بە بوونەکە ئەمە هەردووکی لەسەر خاک بەقەڵەمە درێت بۆیە ئەم شتانە هەمی وای کردووە کە خاک بابەتێکی زۆر زۆر سەرەکی و گرنگی نەتەوەیە گرتوەکان بێت بۆیە لە ساڵی 2013 ڕێکخراوی فاو ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵی جیهانی پێداگریان کرد لەسەرەوەی کە ڕۆژێکی تایبەت هەبێت سەبارەت زۆر باشە بەڕێز پێشەنگ وتکەی گەورە و هەروەها خۆبوونەوەی گرنگ دەبەسرێت سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا پلانی وڵاتان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانە دەخرێتە ڕوو. ئایا جیهان بەگشتی پلانێکی تایبەتی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانە دەکرێت پێش بە ئەم گۆڕانکاریانە بگرێت کە مەترسی لەسەر ژیانی مرۆڤ ئاسایشی خۆراک و ئابووری گشتی دروست دەکات؟ بەڵێ بە دڵنیاییەوە یەکێ لەو بابەتە گرنگانی کە لە کۆپی 27 کۆنفرانسی لایەنەکانی گۆڕانی کەشوهەوا لە شەرمشێخ کە ئەم ساڵ لی باسکرا بابەتی ئاسایشی خۆراک بوو و یەکێک بوو لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم دۆخەی کە گۆڕانی کەشوهەوایە کرێت و یەکێک لەو لایەنانەی کە زۆر زۆر پێداگریە کرد لەسەر بابەت ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵی جیهانی بوو فاو کە باسی لەوە کرد گۆڕانی کەشوهەوا لێکەوتێکی ڕاستە و خۆی هەیە لەسەر کشت و کاڵ و لەسەر خۆراک و بۆیە وڵاتەکان پێویستە سیستەمی کشت و کاڵی خۆیان بگۆڕن لە سیستەمێکی ئەوەی کە ئێمە خاکەکەمان یەکجارە بەکاربێنین بۆ سیستەمێک کە پێوترێت سیستەمی سەستەینە بڵواتە بەردەوامی گەشەی بەردەوامی هەبێت ئەو خاکە و هەوڵ بین کەمترین ڕێژەی کیمیایی بەکاربێنین بۆ ئەوەی کە مادە قڕکەرەکانی پێوترێت لە خاکە بۆ ئەوەی کە ڕێژەی کانزای خاکەکە کەم نەکەینەوە و بەپی داتایەکی ڕێکخراوی فاو ئەڵێ ئێمە ئەتوانین لە 1985 داهاتی خۆراکی خۆمان زیاد بکەین ئەگەر بتوانین بە شێوازێکی تەندروست خاتمان و کشت و کاڵ بەربکەین. باڵێ کاریگەری لەسەر بەرهەمە کشت و کاڵەکان بە چه شێوازێک دەبێت؟ ئایا ئەو بەها خۆراکیانە دەمێنێت هەرێمی کوردستان بەگشتی لەکوێ ئەم گۆڕانکاریانەدایە بە پێ و ئامار و داتایانەی کە دەخرێتە ڕوو ساڵانە؟ بەڵێ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە هەرێمێکە و زۆربەی خۆراکی هاوردەکراوی هەیە بۆیە لە بەردەم مەترسێکی زۆر زۆر گەورەیە من لێت نەشارمەوە بۆیە پێویستەکە ئێمە وەکو کورد وەکو کوردستان پلانی جدیمان هەبێت پلانی کۆنکرێتیمان هەبێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ڕێژەی کشت و کاڵ لە وڵاتی خۆمانە زیاد بکەین بەپێی داتایە گەڵێن لە تا ساڵی 2050 لە 160 داواکاری خۆراک زیاد دەکات لە جیهانە
لە ناویشیانە هەرێمی کوردستان بۆیە ئەو ڕێژە خۆراکی کە ئێستا ئێمە هەمانە بەشمان ناکات لە ساڵی 2050 بۆیە پێویستەکەین بە پلانی کۆنکرێتیمان هەبێت بۆی کە ڕێژەی کشتتوکاڵی تەندروست زیاد بکەین بۆی کە ئێمە ئاسایشی کشتتوکاڵمان لە دەست نەین و نەکەوینە ژێر ڕەحمی خۆراکی هەرێمیەوە هەر ڕۆژێک ویستیت دەرگاداکات لەسەر و خۆراکت بۆ هاوڵدانەکات ئێمە بتوانین لەگەڵ لەسەر خۆمان بنیاد بنین و لەسەر قاچی خۆمان بەپێوە بین بۆیە ئەم بابەتانە هەروەهاویتر لە بابەتە گرنگەکان کە من خۆم لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی حکومەتی هەرێمە باس کرد ئەوەیە کە ئێمە کۆدێکی تایبەتی کشتتوکاڵمان خۆمان هەبێت چونکو ناوچەی کوردستان فەرقی هەیە لەگەڵ ناوچەیەکی تریانە کۆدێکی تایبەتی کشتتوکاڵیمان بە خۆمان هەبێت و ئێمە هەوڵ بین شتیارانی کوردستان کۆرسی کشتتوکاڵیان بکەینەوە بۆی ئاستی ڕۆشنبیریان بەرز بکەینەوە فێریان بکەین کە چۆن بتوانن زیاتر و بە شێوازێکی تەندروستتر کشتتوکاڵ بکەن لە ناو کوردستانە و هەوڵ بین ناوچەی پارێزراومان هەبێت بۆ کشتتوکاڵی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو ناوچانە کشتتوکاڵی بەردەوامی تیان بکەین دائیمە لەسەر چاودێری لایەنی بیستەکانی حکومەتی هەرێم وەزارەتی کشتتوکاڵا بێت بۆی کە ئەو ناوچانە ئێمە بتوانین بەردەوام کشتتوکاڵی باشتر و چاکتری تیا بکەین و بتوانین لەم ڕێگەیەوە ئێمە ئاسایشێکی خۆراک لە هەرێمی کوردستانە بۆ خۆمان جێبەجێ زۆر باشە. لە پۆڵەنداوە بەڕێز پێشنگ هەڵەبجەیی ئەندامی فدراسیۆنی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری کەشوها و هەروەها سەرۆکی ڕێکخراوی ژینگەی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.